بەدڵێکی پڕ لە خەم و ئازارەوە شاری سلێمانی ماڵ ئاوایی لە کەساتیەکی دیار و زانایەکی ئاینی گەورەی کوردستان کرد. مامۆستا مەلا موسا حەبیب بیارەیی دوای 4 ساڵ ململانەی سەخت لەگەڵ نەخۆشی لە تەمەنی 68 ساڵیدا بۆ هەمیشە چاوی لێکنا. مامۆستا موسا یەکێک بوو لەو زانا گەورەکانی کوردستان کە بەڕاستی زانایەکی بەتوانا بوو. بە درێژایی ژیانی مامۆستا بەردەوام هەتا ئەو ڕۆژەی توانیوێتی پێی بڕوە مامۆستا بەردەوام هاتۆتە حوجرە و تەدریسی کردووە و فەقەی پێگەیاندووە کە زیاتر لە مزگەوتی کاکە حەمە ئەتوانم بڵێم 600 و 700 نەفەر تەخەڕوجیان کردو کە ئێستا هەمووی مامۆستای ئاینین و دەور و ڕۆڵێکی جوان لە کوردستانی عێراق و ئێرانە دەبینن. ئەم پیاوە کەسایەتێکی نەوعی بوو، نەوعی بەو معنایە شتێک کە ئەگەر تۆ نەیڵێ کەسی تر نەیڵێ، ئەگەر تۆ نەیکەی کەسی تر نەیکە. نەوعی بوون ئەوە معناکەیەتی. مامۆستا مەلا موسا دائما بۆچوونی تازەی خۆی پێبوو، دائما تێگەیشتنی تایبەتی خۆی هەبوو لەسەر شتەکان. پیاوێکی زۆر وەکو زانا بوو، دانا بوو، وەکو بانخواز بوو، خێرخواز بوو. بوو بە خێر و بەرەکەت بۆ دەوروبەری ئەوەندەی من ناستم. من لە ساڵی 1992 فەقێ بووم لە خزمەتیە. لەو کاتەوە لە نزیکەکانی جەلانی مامۆستام زۆر سوودم لە مامۆستا بینەوە. مامۆستا پیاوێک بوو بە ئیزافەی عالم بوون و زانایەتێکی خاوەنی عەقڵێکی گەورە بوو، بیرکردنەوەی زۆر جوان بوو. بە مەنهەجی میانە ڕەوی ئەم پیاوە توانیوێتی خزمەتێکی بەرفراوان بکە لە سەعاتی تەدریس و حوجرە. مامۆستا موسا لە تەمەنی گەنجێتیەوە ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە خزمەتی حوجرە و پێگەاندنی سەدان قوتابی کە ئێستا خۆیان زانای گەورەن. خاوەنی کتێبی بە نرخ و بەرهەمی زۆرە، دیارترینیان تەفسیری فامیە. هەروەها 40 ساڵ وتاربێژ بووە لە مزگەوتی محەممەدی حاجی ڕەشید، جانێکی پڕ لە چاکە و بەرهەمی بەجێهێشت. لە دەستدانی جەنابی مامۆستا بۆ ئێمە خەسارەتێکی گەورە بوو، چونکە بەڕاستی کەلێنێکی دروست کرد کە ماوەی زیاتر لە 40 ساڵ مامۆستا سەرقاڵی وانەوتنەوەی فەقێ و سەرقاڵی پێگەیاندنی دەستەیەک لە نەونەمامەکان کە ئێستا مزگەوتەکانی کوردستانیان ئاوەدان کردوێتەوە و مێزەری سەریان شاهیدی حاڵن لەوەی کە چ خزمەتێکی مامۆستا پێی کردوون و ئەمڕۆ چ خزمەتێکەکەن لە کۆمەلگای کوردەواریدا. یەکێک بوو لە پەروەردەکراوەکانی حوجرەکانی کوردستان کە شانازیە بۆ ئێمەی گەلی کورد و ئێمەی مامۆستایانی ئاینی کە حوجرەکانی کوردستان خەڵقانی وەکو مامۆستا مەلا موسا و دەیان و سەدان و هەزاران نمونەی تری جوانی لەو بابەتەی پێشکەش بە کۆمەلگای کوردەواری کردووە. بە خەم و ماتەمێکی گەورەوە جەماوەرێکی زۆر لە گۆڕستانی سلێمانی نوێ کۆبوونەوە بۆ ئەوەی دوایین ماڵ ئاوایی لەم زانە گەورەیە بکەن. لەگەڵ هەر مشتێ خۆڵ کە دەچووە سەر گۆڕەکەی دڵەکان خەمبارتر دەبوون. کۆچی مامۆستا موسا تەنها لە دەستدانی کەسێک نییە، بەڵکو ونبوونی قوتابخانە و ڕێچکەیەکی پڕ لە نورە لە کوردستاندا کە تاریکیەکەی بە ساڵانێکی زۆر ڕووناک نابێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.